بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. خۆشەویستان و بەڕێزان، گوێگرتن چارەنووسی مرۆڤ دیاری دەکا. گوێگرتن لە قسە چارەنووسی مرۆڤ بەرەو چاکە، بەرەو بەختەوەری یان بەدبەختی دیاری دەکا. گوێگرتن لە چاکە و چاکەکاران سەرفرازی بەدواوەیە. گوێگرتن و گوێشلکردن بۆ خراپەکاران نەهامەتی و پەشیمانی لە دوایە. کەواتە چەند ئاگاداری خۆتی کە قسەی جوان بکەی و بە قسەی نابەجێ تیا دەچی. لە قسەکردنا بەڕێزم دەبێت زۆر ئاگاد لێبێ. لە زنجیرە باسی ئاگادار بەدا پێت دەڵێم ئاگادار بە ئاگال لە قسەکانت بێ. لە قسەکردنا وریا نەبی هەر بە قسەیە کوفرێک دەکەی خۆت کافر دەکەی. پەنا بەخوا کەسێک کوفرێک بەدەمیادێ و لە بازنەی ئیسلام دەچێتە دەرەوە. هەر بە قسەکردنە کەسێک ژنەکەی تەلاق دەدا، خۆ ژنەکە پارچەیەکی لێ نەبووتەوە. هەر بە قسەکردنە کە ئینسان تەلاق دەخوا و تەلاقی دەکەی و لە هاوسەری جا دەبێتەوە. هەر بە قسەکردنە ئینسان جوێنێکی ناشرین بە کەسێک دەدا و هەستی بریندار دەکا و لەوە کچێ کەسەکە بەم قسەیە ئازاری لیادانی فیشەکێکی بەرکەوت پێ و چەک بەکاربێنێ و تۆ بکوژێ. هەر بە قسەکردنە کە ئینسان بە زۆر بڵێیی ناشرین دەبێ و نامبراو دەبێ. پیغمبری خوا صلی الله عليه وسلم فرموویەتی: من كان يؤمن بالله واليوم الآخر فليقل خيرا أو ليصمت. هەر کەسێک ئیمانی بەخوا و بە ڕۆژی دوایی هەیە با چاکە بڵێ، فليقل خيرا، با چاکە بڵێ، ئەو ليصمت، یان با بێدەنگ بێ. بە هەمان شێوە جا سەیری حەدیسەکەکەن زۆر کەسێ دەڵێن نابێت دەمت هەڵێنی، نابەڕێزان، یان دەڵێن بێدەنگی زێڕە و قسەکردن زیوە. ئەمەش لە ڕووی حەدیسەکە وانییە، با ڕاستی کەینەوە. ئاگادار بە قسە بکە. ها فەلیەقل خەیڕەن. ئەم هەموو قسە خێرە هەیە، جاتخوا حەیف نییە دەمت وشک بێ هەیە لە مەدیسێکە دانیشە یەک قسە ناکە. کاکە قسەی خێر زۆر زۆرە. تۆ تەفسیری ئاەتێک دەزانی، فەرمودەیەکی پێغەمبەر صلی الله عليه وسلم دەزانی، خەریکە مەدیسەکە قسەیەکی ناخۆشی تیا دەکرێت، تۆ دوو قسەی خێری تیا بکەی، خەڵکی بە ئاگا بێنێ و زیکرێکی خوا و سڵاوەتێک لێدەی. فەلیەقل خەیڕەن، خێر زۆر زۆرە، خێرێک بڵێ. بەڵام ئەگەر زانیت قسەکانت خێر نین، خێر لە دەمت نایەتە دەرێ، خێرت بۆ ناوترێ، ئەو لیەصمت، ئەمجا بێدەنگ بە. کەواتە معنای وانییە هەموو کات بێدەنگی باشترە. نەخێر هەندێک جار بێدەنگی باشە، بەڵام لە ئەکسەری جارە، لە زۆربەی جارە قسەی خێر بکەی زۆر زۆر کارێکی باشترە لەوەی کە لە قسەی خێر بێدەنگبی. بە هەمان شێوە کە دەبێ ئاگال لە قسەکردنت بێ، بەڕێزان دەبێ ئاگال لە خۆت بێ. گوێگرتنیش وەکو قسەکردن چارەنووست دیاری دەکا. ئاگادار بە بەڕێزم، ئاگادار بە موسڵمانی بەڕێز، گوێگرتنیش وەکو قسەکردن چارەنووست دیاری دەکات. یعنی گوێت بکەوە بۆ قسەی چاک، گوێت داخە لە ئاستی قسەی خراپ. چەندەها کەس وەکو تاک، وەکو ژن و مرد، وەکو نەوە و باوان زمانی سەلامەت بوو، قسەی خراپی نەکرد، کەچی بەوە ماڵی وێران بوو، گوێی گرت و گوێی شل کرد بۆ کەسێک کە بە ناوی دڵسۆزی و ئامۆژگاریەوە هات بۆ لای و بەلاڕێیدا برد و ژیان و ماڵەکەی کە بەهەش بوو لێی تێکدا. زۆر ژن هەیە بەخوا زۆر بێدەنگە، یەک گوشەی نەشیا و لە ژیانیا بەدەمیان نەهاتووە، بەڵام بەداخەوە گوێی شلە، گوێی کلۆر کردووە بۆ هەر کەسێ بێ بە گوێیا بخوێنە بڵێ مێردەکە دوایە، ماڵەکە دوایە، مناڵەکە دوایە، خەسوو خەزور دوایە. چاو لێ لە ڕووی قسەکردنەوە تیا نەچووی، لە ڕووی گوێگرتنەوە تۆن تیا برد. زۆر پیاو هەیە زمانی سەلامەت بۆ یەک قسەی خراپی نەکردووە، بەڵام گوێی شل بوو بۆی کە کەسێ هات و تعلیقێکی لە ماڵ و مناڵ و خێزانیدا لە هەڵگڵ هاوسەری جیان کردنەوە. زۆر کەس هەیە بێدەنگە، بەڵام کاتێک کە دڵێنەوە کەی باوکو دایکە تۆ هەتە ئەم کچە و کوڕە داماوە ئەوەندە خۆش باوەڕا گوێی کردوتەوە بە ئەندازەی ئەوەی ئاگاد لە قسەکردن تا ئاگادار بە ئاگال لە گوێیەکانیشت بێ. هەموو قسەیەک مەهێڵە لە زمانت بێتە دەرێ. هەموو قسەیەکیش فلتەرێکی بۆ دانێ، دەرگایەک لێرە دادانێ بەڕێزم لە فلتەریدا، ئەگە بەکەڵک نەهات فڕێدەوە دەرەوە نەهێڵی لە گوێت بڕواتە ژوورەوە، چونکە بیر و بۆ چوونەکانت دەگۆڕێ، ژیانت تاڵ دەکا. خوای پەروەردگار لە قورئانی پڕبەرەکەت و بەخششە باسی ئەوەمان بۆ دەکات، دەفەرمێ ئادەم و حەوا لە بەهەشتا بوون. کاتێکە لە بەهەشتا دانران، خوای گەورە لە سوڕەتی تاها ئاەتی 118 و 119 دا دەفەرمێ:
پێی فەرمونون إن لك ألا تجوع فيها ولا تعرى وأنك لا تظمأ فيها ولا تضحى. ئەی ئادەم لە بەهەشتا نەبرسیت دەبێ، نەڕوود دەبی، بێجل و بەرگ دەبی، ناتینوت دەبێ، نەگەرمات دەبێ. تەواوی ژیان بنچینەکانی ژیان هەمووی بە تێر و تەسەلی بۆت ئامادەیە. کەواتە ژیانی ژن و مێردێک پڕ لە خۆشەویستی و ڕێز لە هیچیان کەم نییە. مانگی قورئانە بەڕێزان ئاگادار بن کە قورئان دەخوێننەوە باسی ژیانی تۆ دەکا، باسی ژیانی ئادەم و حەوا چەند شوێنی قورئان دەخوێنیەوە و بەسەراتەکە دەویستی. ئایا هەر بۆ خوێندنەوەیە؟ نەبابە، ژن و مێردی مسلمان ئەمە بۆ تۆیە. ئەوانیش وەک تۆ ژن و مێردێک بوون، عاشق و شەیدای یەکتر بوون، لە ئامێزی خۆشەویستی یەکتردا بوون، لە ماڵەوە لە هیچیان کەم نەبوو. ئەی بەچی ماڵوێران بوون؟ شەیطان هات فوسوس إليه الشيطان قال يا آدم هل أدلك على شجرة الخلد وملك لا يبلى. لسورة طه آية 120 دەڵێ الشيطان دەفەرمێ الشيطان وسوسەی کرد، یعنی خودخوتەی دا و هانی داوتی ئەی ئادەم وەرەش دارێکت پێ بڵێم داری هەرمانە. خولد یعنی داری هەرمان، ئەوەی لەمە بخوا هەتا دەمێنێتەوە. وملکی لا یەبلا، مڵک و سامانێکیشت بەنسیب دەبێ لا یەبلا، لە بەین نەچووە، قەت لە بەین ناچێ. جا یەکێ پرسیار دەکا باشە بۆ ئەمەی بە حەوانەوت؟ پرسیارە. هەموو جار پێتان دەڵێم کە قورئانتان خوێندەوەی بە وردی لێ بکۆڵنەوە. ئاەتەکە باسی ماڵی ئیبراهیم، ماڵی ئادەم و حەوایە. ئەی بۆ بەس باسی ئادەم دەکا فوسوس إليه، نافەرمێ فوسوس إليهما، بۆ بەس بە ئادەمی وت؟ بەڕێزان چونکە پیا و بەرپرسی یەکەمی ماڵە، ئەمە سروشتی ژیانە، ئافرەت ئەو مەسئولیەتەی لەسەر شان نییە. ئەوەندەی پیا و خەمی ئەوەیەتی ژیانەکەیان لێ تێک نەچێ و برسی نەبن و بێدەرەتان نەبن و دەربەدەر و ئاوارە نەبن، وەڵڵاهی ئافرەت خوا سروشتی وا دروست کردو، هەر خەمی ماڵ و منداڵەکەیەتی و خەمی چێژ لە نانەکەیەتی و ژبەڕێکردنی ڕۆژگارەکەیەتی، ئیشی ئەمیش ئەوەیە، بەڵام مەسئولیەتی گەورە لەسەر شانی پیاوە. شەیطان دەزانێت لە کوێوەتی خۆی باوێ، ڕێک چوو وتی ئادەم با لەم دارە بخۆ، من دڵسۆزی تۆم، وەڵڵاهی قەت نامری و هەرگیزیش محتاج نابی و مڵک و سەروەت و سامانت لە بەین ناچێ. لە ئاەتی ئەشکەشدا سوورەتی العراف ئاەتی 21 دەفەرمێ شەیطان نەیتوانیوە دیارە هەدەفەکەی پێ بکرد. سبحان الله، ئەم قورئانە چەند وردە، چونکە کەلامی خوایە، ئەوەی عاقڵانە و ژیرانە ورد لێ وەربێتەوە، تەدەبڕ لە قورئان بکات، جار بۆ جار ڕاستیەکانی بۆ دەردەکەون. لەگەڵ ئادەما زۆر خەریک بوو، ئادەم نەیتوانی زەفەر بە ئادەم بەرێ و بڕیارەکە بدا، بۆیە ئەم جارە چوو بۆ لای هەردووکیان. لە سوورەتی عەرافا دەفەرمێ فوسوس لهما الشيطان ليبدي لهما ما ولي عنهما من سوآتهما وقال ما نهاكما ربكما عن هذه الشجرة إلا أن تكونا ملكين أو تكونا من الخالدين. ئەم جارە چوو بۆ لای هەردووکیان، بۆی حەواش هاندەری ئادەم بێ، بڵێ دە پیاوەکە ڕاست دەکا، ئەها ژن دایمە پێی خۆشە، ئەم ژیانە خۆشە، هەروە بەردەوامی هەبێ. وەڵڵی پیا و جاریوە ئەوەندە گرفتی نییە، خەمی خێزانەکەیەتی. ئێستا خێزانەکەش زیاتر هانیدا، ئەوەندەی تر کارەکە ئاسان دەبێت بۆ ئیبلیس، بۆ شەیطان. وتی وەرن بۆ ئەوەی ئێوە مەلەکەینی وەکو دوو فریشتەتان لێبێ، یان هەتا بە ئەبەدی بە زیندوێتی بمێنەوە، ئەم خۆشیەتان لێ تێک نەچێ، وەرن لەم دارە بخۆن. هانیدان ئادەم بەڕێزان دیقەت بدەن. ئادەم ئەو پرسیارەی لە خۆی نەکرد، باشە بۆچی ئیبلیس بۆ خۆت لێی ناخۆی؟ ئەی باشە کە تۆ ئەم ئامۆژگاری و نەسیحەتە خێرەی من دەکەی، ئەی بەڕێزم بۆ خۆت لای لێی بخۆی؟ ئەی بۆ خۆت دەستت گیراوە؟ ئەی بۆ خۆت حەزت لێ نییە ببی بە فریشتە ئەو شەرەفە وەرگری؟ ئەی بۆ خۆت حەزت لێ نییە هەتا بە نەمری بمێنیتەوە؟ زۆر جار هەیە دەبێ ئەو پرسیارە بکەی، بەڕێز کە تۆ ئەم نەسیحەت و ئامۆژگاریانەی من دەکەی، ئەی بۆ خۆت نایکەی. بەڵام بەداخەوە لەو کاتت کە تەماح دێتە پێشەوە کە خۆشیەکانی دنیات بۆ دەڕازێندرێنەوە، ئەبێ ئاگال لە خۆت بێ. خەریکە سەیری یەکتر دەکەن، ئادەم و حەوا شل دەبن. تۆش جاری وایە لەگەڵ ژنەکەتان ناحەزێک دێتە نێوانتانەوە، بە زمانی لووس دەیەوێ هەڵتان خەڵەتێنێ. سەیری یەکتر دەکەن و ئەو شتانەی خستوێتیە بەرچاوت، ئەو تەماحە، ئەم پارە زۆرە، ئەم پۆست و پلەپایە، ئەرە بیکەین نەیکەین، ڕاڕای دوو دڵی، جا هەشتێ ڕاڕای بووی مەیکە. دع ما يريبك
إلى ما لا يريبك پێغەمبەری ئەکرەم صلی الله عليه وسلم دەفەرمێ هەر شتێک گومانت لێ هەبوو هەر شتێ ڕاڕاوی لەسەری وازی لێبێنە کاکە بڕۆ بۆ لای ژیانێک بۆ لای کارێک بۆ لای شتێک کە ئەسڵەن گومانت تێدا نییە و ئەسڵەن دڵت پێی نیگەران نییە. ئادەم و حەوا سەیری یەکتر دەکەن پاشە ئێمە ببین بە فریشتە وەکو ئەو فریشتانە بە باڵ بفڕین ئێمە وامان لێوێ بە حیاتی ئەم خۆشیینە و بەهشتمان لێ تێک نەچێ. شەیطان دەزانێ جا بەڕێزان دیقەت بدەن ئەو کەسی کە دەوێت بتخەڵەتێنێ یەکەم زار زۆر پێشنیارت بۆ دەکا دواتر کە زانی سوودینە دەکەوێتە سوێند خواردن ئەم قورئانەتان کە خوێندەوە وابزان ئەمە ماڵەکەی تۆیە و ئەوە ئیبلیسێک شەیطانێک بەڵام ئەمە دوو چاوی هەیە دوو گوێ هەیە و قاچی هەیە و سەر و دەستی هەیە ئەوە مرۆڤێکە لە شکلی شەیطانە هاتووە شتێکت دەخاتە بەرچاو کە شەرع نەهی لێ کردووە عینی دارەکەیە ئێستا دارەکەی ئادەم و حەوا ماوە بۆیە پەروەردگار نافەرمێ ناوی چ بوو هەن لە قورئان ئەو شتانە باز ناکە دارەکەت چی بوو سەوزەکەی چی بوو بەرهەمەکەی چی بوو ئەمە گرنگ ئەوەیە شەریعەتی خوا هەتا قیامەت دەمێنێ. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرموویەتی ئەم شتە حرامە لە شەریعەتی خوای گەورەدا ئەم شتە حرامە لە قورئانە ئەمە حرامە کەسێک دێ دەیەوێت تووشی ئەم حرام خۆریەتکە پێت دەڵێ ئەڵێ بابا ڕیبای چی کاکە دەفتەر دۆلارت هەیە بمدەیە مانگی دەفتەر دۆلار دەدەمێ مانگی 50 وەرەقە دەدەمێت چەند کەسیان لەم کوردستانەوە لێ کرد یەکەم جار تۆ دەڵی کوڕە وەڵی حرامە وەڵی گوناحە کوڕە ئەڵێ نە بابە گیان دوای خێری لێ بکە دوای سەدەقەی لێ بکە ئەمە ناوی ڕیبا نییە ئەمە معاملەیە خۆ پارە بە پارە پەیدا دەکەین و خۆ قەرزمان نەداوە سوو وەرگرین و هەبووت دەڕازێنێتەوە دواتر سوێندت بۆ دەخوا هەر سوورە لەسەر ئەوەی کە تەسلیم بی هەر کەسێک هات بۆ لات بیکەن بە وەسێت کاتان لێ دەکەم ئەمە زۆر جوان گوێ لێ بگرن واللهی لە ژیانە ئەمە جێبەجێکەین وابزانام هیچمان تووشی هەڵە نابین هەر کەسێ هات بۆ لات خێرێکی نیشان دای وتی ئەمە شتۆشتی چاکە ئەمە مەسلحەتی تۆیە ئەمە بە قازانجی تۆمە کوڕە من دڵسۆزی تۆم کوتی واللهی ڕاڕام کوڕە واللهی نایکەم با بیرێکی لێ بکەمە وازی لێ نەهێنای وتی وەرە کوڕە وازی لێ نانێ بەژنەکە دەڵێ دە وەرە ئافرەت وەرە خوشکە باشەکەم وەرە بە مێردەکەت بڵێ ئەمە بۆ مەسلحەتی خۆتانە ئەمە بۆ ماڵ و مناڵەکەتە ئەمە بۆ مستەقبەلە ئەمجا کە کەوتە سەر سوێند خواردن وقاسەمەهما ئینی لەکما لەمینە الناصحین سوڕەتی الأعراف ئاەتی 21 سوێندی بۆ هەردووکیان خوارد وتی ئەی ئادەم ئەی حەوا سوێند بە ذاتی ئەڵڵا ئینی لەکما من بۆ ئێوە بۆ هەردووکتان نەکەر بۆ یەکتان وەکو خوشک و برای خۆم سیرتان دەکەم بۆ هەردووکتان لەمینە الناصحین سەیری ئەو هەموو تەئکیدانەکە واللهی دڵسۆزی ئێوە بەخوا من ئامۆژگاری خێرتان دەکەم و دڵسۆزتانم عەرزم کردن ئێستا ڕێک ئەمایەتە بۆ ژیانی من و تۆیە کەسێک هاتە ماڵەوە وتی ئەم مامەڵەیە هەیە ئەم بازرگانیە هەیە ئەو 5 دەفتەر دۆلاری هەتەوە پاشەکەوتت کردە تۆ بیدەدەست من بەخوا دەوڵەمەندت دەکەم ئەوە نەشم داوە بە خەڵکو و تەلەفۆن بۆ فڵان کەس کە بزانە بەهۆی منەوە چۆن دەوڵەمەند بووە جاخر ڕۆژ نیە لە کوردستانە ئەم بابەتە نەبیستین ئەی پاشە سوور بوو لەسەر تۆ بێنە پارەکانتم دەیە هەر وازی نەدەیەنا کە کەوتە سەر سوێند خواردن وتی قەسەم بەخوا لەبەر قازانجی تۆ مە بزانە درۆ دەکە ئەوە شەیطانە ئەوە شەیطانە و دەیەوێت بتخەڵەتێنێ قورئان ئەم بەسەر هاتەمان پێ دەڵێ ئاگاتان لە خۆتان بێ ماڵەکانتان نەشێوێ ئاگاتان لە خۆتان بێ سەرەت و سامانتان لەدەست نەدەن وقاسەمەهما ئینی لەکما لەمینە الناصحین سوێندی بۆ خواردن بە ئەڵڵا کە من دڵسۆزی ئەوەم کە دەزانێت دەترسێ و ڕاڕای فێڵباز و قۆڵبڕ و تێکدەر ئەوێ بە سوێند بڕوات پێ بکە بەخوا مرۆڤی دڵسۆز سوێندی ناوێت کاکە بڕوا دوایە ئەوایە و بڕواش دوانی هەر ئەوەیە ئەمە قازانجێکە لە مەسلحەتی ڕەن بێ تۆش بێ و لە مەسلحەتی منیش بێ ئەگە پێت خۆشە مامەڵەکە دەکەین ئەگە پێت خۆش نێ ماڵە داوا بێ ئەگە زۆر سوور بوو لەسەری یەقینت هەبێ کە ئەوە دەست بڕە ماڵی خۆتی تەسلیم مەکە بەڵێ سەرنجام شەیطان کاری خۆی کرد لە زۆر تەفسیرا دەفەرمێ ئادەم و حەوا هێندە پاک بوون ئەوەندە بە جوانی خۆیان دەپەرست گومانیان وابوو کەس نییە لە هیچ شوێنێکی سەر زەویدا بە درۆ ناوی خوا بێنێ کەواتە بەڕێزان وا مەزانە کە هەر کەسێ سوێندی بۆ خوالیوتی خوا شاهیدا ئەوەندە زیاترم پێداوە وابزانە ئیبلیس ئەگە ئیبلیس نەبێ ئەو هەموو خوا شاهیدە و خوا ئاگای لێیە لە پێناوی 4 دلار و 5 دلار و 10,000 برا بەکار نایانێ ئەڵێ مامەڵێ براشین نەکەم وەڵی لەوە چه قازانجێکی وانەکە داوای لێبوردن دەکەم بەخوا خێر ناکە ئەمە ئاساییە بەڵام کە کوتی خوا شاهیدە زیاترم پێداوە خوا شاهیدە خاترم گرتووی لەبەر خاتی تۆ نەبێ ئەوە بزانە دەست بڕە ئەوە پیشەی ئیبلیسە ئیبلیس کە زانی ئادەم و حەوا بڕوای پێ ناکەن پەلاماری سوێندیدا وەقاسەمەهما جا هەر کەسێ زۆری پێوتی کوڕە من دڵسۆزی تۆم کوڕە ئاگال لێبێ با نەڕۆم ئەمەمان لە دەست نەچێ ئەوە بزانە دەست بڕە ئەوە بزانە دەیەوێت ژیانت لێ تێکدا
بەڕێزان زۆر گرنگە ئاگامان لە زمانمان بێ، بەڵام بەخوا بە ئەندازەی ئەوە گرنگە عەرزم کردن ئاگامان لە گوێمان بێ. بەخوا زۆر جەنابەت لەگەڵ ژنەکە تا ئەوەی خراپە بێ بۆ ئەم خەڵکەنیتە. بە حیاتی بە زمانی تۆ بینی ژن و مێردێک تێک نەچووە، بە حیاتی بە زمانی تۆ فیتنەی نەکراوە، بەڵام ساویلکە نەبی ئەبێ ئاگاشت لە گوێت بێ، دایمە شتێک لە گوێ تا بێ بۆ هەموو قسەیەک دەری نەکەی. بەخوا قسەکان وەکو شەیتان هانت دەدا، هانت دەدا دڵسۆزن نییە وا مەزان ئەو کەسەی کەوتی ئەم ژیانەی تۆ هیچ نییە، بابە لەمە خۆشتر هەیە. خەڵک ئەوێ لە پیشەیەکداد بڕێ کورە کاکەوە کەسابەتەکەی کەسابەتە جەوە کەی موچەیە کورەوەرە با بڕین بۆ فڵان شوێن وەرە من شتێکن نیشان دەدەم هەر بە ساڵێک دەوڵەمەند دەبی. گوێیەکانت فلتەرێکیان بۆ دانێ، هەڵی سەنگێنە، بە سوێندی درواش بڕوامەکە، چونکە سەرنجامت وەکو شتێ لێدێ وەکو ئادەم و حەوا بەدبەختت دەکا. ئەم جامەگە فریاکەوی و خێرات تەوبە بکەی و بگەڕێ و بەرای خوای پەروەردگار ئەینا پەنا بەخوا هەیە قیامەتیشی دەڕوە. بۆیە ئاگامان لێبێ ئێمە نەوەکانی ئادەم و حەواین. بەڕێزان بابەتەکە زۆر گرنگە، ئاگاد لە گوێیەکانت بێ. بەرپرسیاری لە قیامەتا بەرامبەر بەوەی کە بە زمان وتوتە فەلیەقل خەیڕەن، زمانت دامەخە کاکە خۆ تۆ کەڕوولاڵ نی، ئەو زمانە بۆیە قسەی خێری پێ بکەیت، لە قسەی خێراوە ڕزمە بە هێندە قسەی خێر بکە. ئەمجا ئەگە زانیت قسەکانت خێر نین، زمانت بە خێر ناگەڕێ، دەست بە دەمتەوە نیە، دەمت بگرە. بە ئەندازەی ئەوەش جارش کە پێت دەڵم ئاگادار بە بەڕێز، ئاگادار بە گوێیەکانیش خۆشت فیلتەرێکیان تێکە، هەموو قسەیەک نەهێڵی بچێتە گوێتەوە. تا زۆر جار ئێمە خۆمان دەخەڵەتێنین دەڵێ وەڵا گوێشی لێ دەگرم بەڵام بە قسەی ناکەم، کوڕە نەیاڵی بەخوا گوێت لێگر بە قسەشی دەکەی. ئادەم و حەوا ئامۆژگاری کرابوون، قورئانەکە هەمووی تەواوکەری یەکترە. خوای گەورە ئامۆژگاری کردبوون عەزە وەجەل، خوا بە جەلە جەلالوهی خۆی بە عەزەمەتی خۆی فەرمووبووی ئەی ئادەم ئەی حەوا ئەمە دوژمنی ئێوەیە، ئەمە دوژمنی ئاشکراتانە ئەیلیسە، کوڕە بە قسەی نەکەن، نەچن گوێی لێ بگرن. وەڵا کاتێکە نزیک بوونەوانە سوبحان الله ئادەم و حەوا دەگوت ئەو ئامۆژگاری پەروەردگاریان هەر گوێ لێ نەبووە. ئەوەندە بە زمانی شیرین و ئەوەندە بە دڵسۆزانە و ئەوەندە ناسیحی ئەمینم و سوێنتان بۆ دەخۆم بەخوا خەمی ئێوەمە و دەمەوێت ئێوە قازانج بکەن و ئەمەوێ ئەو خۆشی ژیانەتان بەردەوام بێ، ئێوە فریشتان، حەیفنی وەکو فریشتە نەژین، حەیفنی ئەم خۆشی و ماڵ و مڵکەتان لێ تێکچێ، ئامۆژگارێکی خۆیان لەبیر چۆوە. بۆیە زۆر جار قسە ڕێگەمە دەبێت، ڕێگەمە دەگوێت لێ بێ، ماڵێ لەگەڵ فڵان کەس دادەنیشم با گوێی بۆ بگرم بزانم دەڵێت چی، وەڵا کاکە بەڕێزەکەم بڕوان پێ بکە، ئەگەر گوێت لێگرت وەڵاهی تازە ناتوانی بڕوانەکەی. زۆر زەحمەتە ئادەم و حەوا خۆیان نەگرت بەرامبەر بە قسەی ئیبلیسێک کە خوای گەورە فەرمووی ئەمە دوژمنتانە. من و تۆ کەس پێی نەوتین فڵان کەس دوژمنتە، دوژمنێکی ئاشکراتە، دوژمنی باب و باپیرانتە. خوای گەورە ئەوەشی پێ نەوتوین فڵان کەس دوژمنتە، بێ بە عەقڵ جیاکەوە. بۆیە دەبێت زۆر وریابین. ڕۆژانەت کاتان لێ دەکەم بەڕێزان، گوێیەکانتان داخەن، بە مناڵەکانتان بڵێن لە قوتابخانە کاکە لە پەیمانگا لە ئامادەیی لە زانکۆ بڵێک ڕۆڵە شیرنەکەم، ئاگاد لە زمانت بێ، وریا بە قسەیەک تووشی بەڵایەک خۆشت و ئێمەش توش نەکەی. ڕۆڵە شیرنەکەم بە ئەندازەی ئەوەی کە بێدەنگی و قسەی جوان دەکەی، ئاگاد لە گوێیەکانیشت بێ. هەر هاوڕێیەکت هات و قسەیەکی بۆ کردی بە ناوی دۆستایەتیەوە سوێندی دڵسۆزی بۆ خواردی، بە قسەی نەکەی. بابەتەکە زۆر شیرینە بەڕێزان، بابەتێکە پێت دەڵێ ئاگادار بە پەیوەندی بە چارەنووسی دنیا و قیامەتی تۆوە هەیە. ئینشاءالله با گوێی بۆ بگرین، با لەگەڵ بەرنامەی ئاگادار بەدا بەردەوام بین، چاوەڕوانمان بن لە ئەڵقەی داهاتوودا ئینشاءالله دێمەوە خزمەتتان، درێژە بەم باسە دەدەین. وەسەلامو عەلەیکوم وەڕەحمەتوڵڵاهی وبەڕەکاتوه.